سڵاوتان لێبێت پشتیوان کەریمم هەڵبەتە بە دیاریکراوی لە بێخاڵم ئەو شوێنە لە پشتیمنەوە دیاری کراوە بۆ دروستکردنی بەنداو دەمانەوێت لە نزیکەوە چۆنیەتی دروستکردنی بەنداوەکە و هاوکات سوود و سوودەکانی بەنداوەکە بۆ ئێوە بخەینە ڕوو گەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە ئەم شوێنەی کە دیاری کراوە بە دیاریکراوی کەوتۆتە قەزای ڕواندوس بە پێو زانیارانەی دەستزاری کرمانجی کەوتون قەبارەی بەنداوی گەڵی بێخال لە ڕواندز کۆمەڵێک تایبەتمەندی تێدایە کە جگە لە گلدانەوەی ئاو بۆ وێزگەی بەرهەمێنانی کارەباش لە خۆ ئەگرێت بەنداوەکە لە بەرتەسکترین شوێنی ناوچەکە دروست دەکرێت و هاوکات شوێنەکە بێگەیشتنی دوو ڕووباری کەلی عەلیبەگ و باڵەکیان نزیکەی 400 مەتر لە ڕێگەی هامڵتۆنەوە دوورە شوێنەکە لووتکەی بەنداوەکە 600 ASL و هاوکات نزیکەی 400 مەتر هەروەک ئاماژەم پێدا لە هامڵتۆنەوە دوورە توانای گلدانەوەی بڕی ئاوی 594 ALS مەتری هەیە بەنداوەکە کۆمەڵێک تایبەتمەندی دیکە لە خۆ ئەگرێت کە بۆ بەرهەمێنانی کارەبا توانای هەیە 36 میگاوات کارەبا بەرهەم بهێنێت هاوکات لە ساڵی 2014ەوە دیزاینی ئەم شوێنە کراوە بم بەنداوە کراوە بەڵام ئەشەی گۆڕانکاری تێدا بکرێت کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی زۆری بە دروستکردنی بەنداو داوە هەروەها گرنگی زیاتریش بە دروستکردنی بەنداو دەدات جگە لە گلدانەوەی ئاو بۆ ڕێگریکردن لە ئاو هەروەها بۆ بەرهەمێنانی کشتتوکاڵ و کارەبا و چەندین تایبەتمەندی دیکە لە خۆ دەگرێت بەپێی ئەو ئامارانەی کە دەستزاری کرمانجیش کەوتون سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران 6 ڕووبار لە خۆ دەگرێت تا ئێستا ئیدارەی سەربەخۆی سۆران هیچ بەنداوێکی نییە ئەم ڕووبارانەش هەریەکە لە قەزاکانی مێرگە سۆر کە 3 ڕووبار لە خۆ ئەگرن و قەزای سیدەکان ڕووبارێک لە خۆ دەگرێت و هاوکات قەزای سۆرانیش ڕووبارێک و قەزای ڕواندوزیش ڕووبارێکی دیکە قەزای ڕواندز و قەزای چۆمان تەنها هەردووچیان ڕووبارێک لە خۆ دەگرین بەڵام سەرجەم ئەو ڕووبارانە کۆمەڵێک لق و پۆپیان لێ ئەبێتەوە بەمەش سەرجەم ڕووبارەکان دەڕژێنە ناو زەی گەورە بەڵێ ئەمە کۆی ئەو زانیارە نەبوون لەسەر بەنداوەکە